ڕەنگە تا ڕادەیەک ئاشنابین بە چەمکی پەروەردە بەڵام پەروەردەی بازرگانی لامان نامۆ بێ ئەخۆ ئەویش وەکو هەر پەروەردەیەکی تر پێویستە مرۆڤی لەسەر بنیاد بنێ چونکە لایەنی مادی لایەنێکی گرنگە لە ژیانی مرۆڤدا پێویستە مرۆڤ بتوانێت ماندوو بێ و بتوانێت کارێ بکە بۆ ئەوەی کە بژێوی ژیانی دابین بکات و ئەو پێداویستیانی هەیە پڕی بکاتەوە. باسی بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا هیوا عەبدولباقی ڕاهێنەری پەروەردەی بازرگانی. مامۆستا هیوا بەخێر بێت. با سەرەتا بزانین مەبەست چییە لە چەمکی پەروەردەی بازرگانی؟ سپاس وانێ خان. وەڵا پەروەردەی بازرگانی بابەتێکی مێژوویە، بەڵام ئێمە زۆر جار ئەم دوو بابەتەمان لێک جا کردوتەوە. یەکەمیان بە تەنیا باسی پەروەردەمان کردووە، دومیشان بە تەنیا باسی بازرگانیمان کردووە. لە کاتێکە ئەسڵی بازرگانی بە پەروەردە دێ، یعنی ئەگەر بمانەوە ئێمە بە عیلم و بە ئەکادیمی بیخوێنین ناتوانین بچینە مەیدانی بازرگانی. بۆ سەبارەت بەم بابەتە گشتگیرە ئێمە چۆن ئەتوانین بازرگانی و پەروەردەکراوێکی لە دروستکەین. ئەمە گرنگە ئێمە لە بەرچاومان بێ. بۆچی؟ لەبەروی ئەم پەروەردەکراوە بە کۆمەڵێ ڕاهێنان و بە کۆمەڵێ ئەرکی ڕۆژانە کە دووبارە ئەکاتەوە ئەگاتە قۆناغی ئەوەی کە ببێ بە بازرگان لە مەیدانی ڕۆژانەیە. وەک گرنگی ئەم بابەتەش بۆ پەروەردە کار زۆر زۆر گرنگە. بۆچی؟ لەبەروی لە کۆتاییە دەستکەوتەکەی دەست ئەکەوێ کە پەروەردەکراوێکی بازرگان دەرەچێت. هەموو جۆرە مامەڵەیەک ئەچێتە چوارچێوی بازرگانی و یاخود ئەگەر سەرەتا بووی بە چەمکی بازرگانی بە مانافراوانەکەی باشتر تێبگەین، بەچی ئەوترێ بازرگانی؟ مامۆستا هەموو ئاڵ و گۆڕێک بازرگانیە. چۆن؟ بۆ نمونە من مامۆسایەکی خۆشەویستم هەیە، جارێکیان ئەم دەستاواژەی بەکارهێنا کە مرۆڤ لە ڕۆژی لەدایکبوونیەوە هەتاوکو ڕۆژی مردنی بازرگانیەکە، ئاڵ و گۆڕەکە. بۆ نمونە مناڵێکە تازە لەدایکە بێ بە دەنگەکەی بازرگانی لەگەڵ دەوروبەریاکە، پێویستیەکی هەیە بەهۆی دەنگەوە پەیدایەکە. بچۆ بۆ کۆتاییەکەیشی کە مردنە. مردن هەموو دینە دەستکردەکان و دینە ئاسمانیەکان جەستەی مرۆڤیان بۆ ئامانجە گرتووە کە ئەبێ بشارێتەوە یا لە ناو ببرێت لەسەر زەویان نەمێنێ. ئایا ئەم مرۆڤەی کە لە ناو چوو جەستەکەی ماوەتەوە چ مامەڵەیەکە کا لەگەڵ دەوروبەریا بۆی جەستەکەی لەسەر زەویان نەمێنێتەوە؟ هەرچی کوی کردوێتەوە لە هەموو تەمەنیا ئەی بەخشیە لە بەرامبەرەوەی کە جەستەکەی نەمێنێتەوە. کەواتە لە بینی دوو مامەڵەکردنا هەموو ئەمانە ئەمێنێتەوە گشتی بازرگانی. باشە مامۆستا، چۆن ئەم دوانە بێکەوە ڕەبسەکەین؟ ئەو بازرگانی کە باست کرد لەگەڵ چەمکی پەروەردەیە، ئەمە بەسمان لێ ئەوەیە کە منداڵ لە منداڵی و فێری بازرگانی بکرێ یاخود پەروەردە ئەوەیە هەموو تەمەنێک ئێمە پێویستمان بەم پەروەردە هەیە، پێویستە خۆمانی لەسەر هۆشیار بکەینەوە. بەڵێ، سەبارەت بە پەروەردەی بازرگانی دەبێت سەرەتا ئەم مرۆڤە خۆی لە چەمکی بازرگانی حاڵی بێ. بۆچی؟ لەبەر ئەگەر خۆی حاڵی بوو توانی مامەڵەیەکی دروست بکە لەگەڵ بازرگانیکردنا، ئەو کاتە پەروەردەکراوی بەردەستی ئیتر چی منداڵی خۆی بێ یاخود ئەو کەسەی کە ئەرکی بەخێوکردنی لە ئەستوێتی مامەڵەیەکی تەندروستی لەگەڵاکە. بۆ ئەم بابەتەش بەجددی زۆربەی ئەو بازرگانانی کە لە مێژووە هەنوویە لە سەردەم ئێستا هەن هەمویان لە تەمەنی منداڵی و ئاشنا بوونە بە بازرگانیکردن. ئەو بازرگانیکردنیش بەڕاستی بە بنچینە مامەڵەی ڕۆژانەیە. من چۆن بتوانم داهاتم دیاری کەم، چۆن بتوانم خەرجیەکانم کۆبکەمەوە، چۆن بتوانم مامەڵەیەکی دروست لە بینی ئەم دوانەیە بکەم و پێداویستیەکانم چۆن پڕکەمەوە. ئەمانە هەمووی مامەڵەکردنەوە لە کوی ئەم مامەڵەکردانە تۆ بازرگانیەکەی. مامۆستا یعنی ئاماژەت لە سەرەتاوە بە خاڵێکی زۆر گرنگ کرد کە بابەتی پەروەردە. توانین بڵێن هەموو تاکێکی پەروەردەکراو ئەکرێت بازرگانێکی سەرکەوتووی پەروەردەکراو بێ؟ بەدڵنیایەوە ئەگەر ئامانجی بێ دەبێت. بۆ لەبەروی ئێمە بەداخەوە لەم سەردەمی ئێستاە فقهێکمانەیە تێگەیشتنێکمانەیە ئیلا ئەبێ مرۆڤ فەقیر بێ یاخود چاوەڕێی مەمرە و بژی بکە بەهۆی وەزیفەیەک یاخود کارێکی وەزیفیەوە. ئەی ئەگەر پشتی ئەمەی پێ ئاشنا بکەین ئەتوانی تۆ بەسەر زەویە بگەڕێیت و مامەڵە بکەیت لە هەر شوێنێکا پێویستیەک هەبوو تۆ توانیدە و پێویستیە پڕکەیتەوە لە بەرامبەر تۆ قازانج بکەیت. ئێمە یعنی بەڕاستی بازرگانیکردن هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وەیە تۆ لە شوێنێکە پێشکەشکردنیەک هەیە و لە بەرامبەریشا لە شوێنێکی تر پێویستیەک هەیە. ئەم دوانە بە یەکە گەیەنی بە ئامانجی قازانج، ئەمە بازرگانیکردنە بە کورتی و لە بەرامبەریشا ئەم گەنجەیە ئەم مرۆڤە توانی ئەم دوانە بە یەک بگەینە لە کۆتایە بازرگانی کرد و قازانجشەکە. ئەمە بە کورتی.
باشە لە هەموو زانستێکە ئێمە کۆمەڵە بنچینە و بنەمامان هەیە بزانین بنەما و بنچینەکانی بابەتی پەروەردەی بازرگانی چییە؟ گرینگە لە پەروەردەی بازرگانیە پەروەردەکارمان هەبێ ئەمە بنچینێکی سەرەکیە خۆی لە مەیدانەکەیە دەستی باڵای هەبێ مەیدانێکی تاقیکراوی ئەنجام دابێ ئەزمموی هەبێ بۆ لەبەرەوەی ئەگەر من باوکێکی سەرکەوتوو بوو بێتم لە بازرگانیە یاخود لە مامەڵی ڕۆژانەیە گرنگ نییە تۆ چ ناوێکی لێنی من ئەڵم بازرگانی تۆ ناوی ئەڵەی کاری ڕۆژانە مرۆڤێکی تر کە مۆزەفە ناوی لێنێکە ئەرکی ڕۆژانەی بەڵام ئەم هەمووە پێویستمان بە پەروەردەکارێکەیە دواتر پێویستمان بە مامەڵەیەکەیە ئەم مامەڵەش وە گوتم لە بینی پێویستی و داواکاریە هەیە ئەم دوانەکە بە یەک ئەگەن تۆ ئامانجێک مەبەستێک لە پشت ئەم مامەڵەکردنەوەیە مەبەستەکەی تۆ تەنها قازانجکردنە یاخود خزمەتکردنی بەرامبەرە یاخود ئامانجی پڕکردنەوەی پێداویستی کۆمەڵگایە ئێمە بەداخەوە زۆر بەمان ئەگەر باسی بازرگانیەکەین باز لە تەماحەکەین یان ڕێک بیرمان بۆ تەماحەچێ لە کاتێکە ئەکری بازرگانی وانە بێ ئەکری بازرگانی خزمەتکردن بە کۆمەلگا بێ مامۆستا هیوا کە هەر ئەچمەوە سەر پەروەردەی بازرگانیەکە بۆی بینەرانیش باشتر لە پامەکی تێگەم من ئەچم لە وڵاتی چینەوە کۆمەڵێک شدێنم بۆ هەرێمی کوردستان ئەگەر پەروەردەکراو بم چۆن ئەو شتەیەن و چۆن سەرفیەکەم ئەگەر پەروەردە نەکراو بم لە هەردوو بارەکە چ لە مەجای قازانجات چ لە مەجای کوالیتی و ویژدانی خۆمە ئەمە ئەتوانین بڵین پەروەردەی بازرگانی ئێوێ ئەم بازرگانە لێرەیە ڕێککاتەوە بەدڵنیایەوە چۆن لەبەروی ئەگەر مرۆڤێک لە سەرەتاوە پەروەردە کرا و ئاشنا بوو بە بازرگانیکردن لە کوردەواریە جوانیان وتوە لە پڕێ نەبوو بە کوڕێ ئەتوانێت مامەڵێکی دروست بکە بۆ لەبەرەوەی من ئامانجمە خزمەت بکە کە تۆ ئامانجت خزمەتکردن بێ بەڕاستی ئەگەڕی بە دوای باشترین کوالیتی ئەگەر نرخەکەشی گران بێ ئەگەر قازانجیش کەمتر بکەی بۆچی زۆر جار بەسەراتی وا گێڕنەوەڵەن جوولەکە قازانج کەمەکە بەڵام زۆرە فرۆشێ بۆ لەبەروی ئەو لە ئامانجی زۆر فرۆشتنەکە زۆر قازانجەکە بەڵام بە مەفهومی ئێمە بازرگان ئەبێ زۆر قازانجکە بە کەمترین فرۆش ئەمە پەیوەندی بە پەروەردەوەیە ئەو پەروەردە کراوەی کە تۆ تێ مامەڵەی لەگەڵا بکەی فێری بکەی ئەبێ ستێپ ستێپ ینی هەنگاو گەورە بێ هەنگاو قازانج بکە بۆ ئەم بابەتش بەڕاستی پەروەردە زۆر گرینگە لای من بۆ بازرگانی بۆ لەبەروی ئەزمموی پەروەردەکراو لە مەیدانە دەستی خۆی ئەبینێتەوە کە چ دەستکەوتێکی تۆمار کرد باشە بە بستاانی ئاین ئیسلام لە هەموو لایەنەکانە گرنگی بە بابەتەکان داوە ڕەنگە ئێمە مسلمان تا ڕادێک ئەم شتە بە پێچانە تێگەیشتوین با بزانین بازرگانی لە قورئان و فەرموودە و سونەت تا چۆن هاتووە دەستخۆر مامۆستا بەڕاستی لە دڵما بوو تۆ بڵی پرسیارەکە دەمەیتیا بێ ئێمە هەموو ئاینی ئیسلام کۆکەرەوە شریعەتی ئیسلام کۆکەرەوە هەموو بنشینەکانی تایە دینێکی متەکامل گرنگترین شتیش لە ئیسلامە بەڕاستی لە دوای نوێژ زەکات با بزانین زەکات لەسەر فەقیرە نەخێر زەکات لەسەر دەوڵەمەندە خۆتان نەزانن ئایا زەکات لەسەر دەوڵەمەند بێ چ کەسایەتێک دەتوانێت دەوڵەمەند بێ ئەو کەسایەتی کە دەخلێکی یا داهاتێکی دیاریکراوی هەیە یاخود سەرچاوی داهاتی زیاتری هەیە و توانای زیادکردنی داهاتی هەیە هەڵبەتە ئەمەی دووەم ئەمەش بەچی ئەکرێ بە بازرگانی تۆ بتوێ سەرمایەداربی یا بتوێ سامانداربی بەڕاستی بێ بازرگانی بکەین بۆ ئەم بابەتش بەڕاستی با بچینەوە بۆ سیرە بەڕێزان ئێستا ئێمە لەوانەیە ناوی ئەوتان بیست بێ زۆربەی ملیاردێرەکانی جیهان لەم سەردەمەیە ڕیزبەندیان بۆ کراوە تا ئێستا سەرنجی ئەوتان داوە ملیاردێرەکانی زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیە بوون ئەمە پرسیارێکی سەیرەوە نییە لەوانەیە نەمان بیست بێ لەوانەیە بینەران یا ئێمە مسلمان بەدوایە نەچووبین گرنگ نەبوو بێ بەلامانەوە بۆ لەبەروی تێگەیشتنی ئێمە بە فێرکردن وا بۆ کە تۆ ئەبێ تەسکی نەفسی خۆت بکەیت و بەکەم ڕازی بیت و بەردەوام هەوڵی برسی بوون و ئەم بابەتانە بدەیت ئەگەر بیتە پێچەوانەکە بەڕێزان 5-10 مبەشەرەمانەیە کە ملیاردێر بوونە یعنی بۆ نمونە عوسمانی کوڕی عەفان یەکێک بۆ لە ملیاردێرەکانی زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زوبەیری کوڕی عەوام سعدی کوڕی ئەبی وەقاص تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵاه ئەمانە هەموویان ملیاردێر بوونە بەڕێزان بۆچی عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەبەروی بازرگانیان کردووە
ئەم بازرگانیش بۆتە هۆکاریەوەی کە سامانێکی زۆر کۆکەنەوە و لەگەڵیش یا زەکاتێکی پاش بدەن و لەگەڵیش یا یارمەتی مسلمانان بدەن و یارمەتی دەرێکی بەهێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە سەبارەت بە گرنگی بازرگانی لە ئیسلامدا و ئەگەر ئەم بازرگانی کردنە بە پەروەردەیەکی ئیسلامی دروست بێ بەڕاستی ئەو کاتە هیچ بنچینەیەکی قەدەغەکراو نایەتە ناو ئەم بازرگانیکردنەوە. مامۆستاییوە کەواتە ئێمە لێرە باسی زانستی یەکەکەین بە ناوی پەروەردەی بازرگانی لەلایەکیش پلانی بازرگانی. کەواتە ئەمانوێت جیاوازی بکەین یان با بڵێن بەڕێستانتانە جیاوازی بکەن لەوەی بازرگانێکی سەرکەوتوو یەکسانە بۆ بازرگانی لە ساڵێکا ملیۆنە دۆلار قازانجبکە یا یەکسانە بۆ بازرگانی لە ساڵێکا بڕی ملیۆنێک دۆلار سوود ببەخشێ. بەڕاستی ئەبێ من ئەوە بزانم سامانداری تەنها مادەیە؟ ئەگەر سامانداری تەنها مادە بێ بالفعلەوەی کە تۆڵی ئەبێ 1 ملیۆن دۆلار قازانجکە، بەڵام سامانداری تەندروستیە، پەیوەندی کۆمەڵایەتیە، خزمەتکردنە، بەڕاستی پەنجەمۆرێکی جوانە لە کۆمەلگایە. ئەی بۆچی ئێمە بێ لە ناو کۆمەلگای ئێمەیە بەداخەوە هەموو شتەکان جوانە، بابەتی ئەخلاق ئەڵێ لە تۆپە، بابەتی خزمەتکردن ئەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەڵێ لە تۆپە، بەڵام کە دینە بابەتی بازرگانی هەمومان هەڵوێستەیەکەکەین. بۆ لەبەروی سامانداریمان وا تێگەیەندراوە کە ئەبێ بەس مادە کۆکردنەوە بێ. ئەگەر بینە سەر ئەم بابەتە گرینگە مرۆڤ بزانێ بۆچی دروست کراوە. ئەرکی مرۆڤ لەسەر زەویە چییە؟ ئاوادانکردنەوەی زەویە. وەڵای ئاوادانکردنەوەی زەویش بەس بە ئاوادانکردنەوەی گیرفانی من نابێ. ئەبێ هەوڵ بدەم خزمەتی کۆمەلگا بکەم، ئەو کەسەی کە من مامەڵەی لەگەڵاکەم لە من دڵنیاتر بێ، لە من خۆشبەختتر بێ کە مامەڵەم لەگەڵاکە. کاتێ ئەمەد گەیاندە کۆتایەکەی یعنی بازنەی مامەڵەکردنەکەت کۆتایی پێهێنا، ئەو کاتە هەستەکەی کەسی بەرامبەر ئاسوودەیە لە مامەڵەکردن لەگەڵ تۆیە. ئێوەی بەڕێز بینەران لەوانەیە زۆر جار هەست بکەن لە شوێنێکی زۆر دوور فرۆشیارێکیان هەیە بچن لەبەر خاتریەوەی کە بگەنەوە بەلای فرۆشیارە، بۆ لەبەری لای ئاسوودەن. لەوانەیە لە تەنیشتی نزیکترین شوێنی خۆی ئەو فرۆشیارە یان هەماشن هەبێ بفرۆشرێ. بۆ لای ئەم نایکرێ ئەچی بۆ لای شوێنە دوورەکە، بۆ لەبەرەوەی لەوێ ئاسوودەی ئەو مامەڵەکردنی کەیکە. کەواتە ئەسڵ لە بازرگانیکردن و پەروەردەی بازرگانیکردن کۆکردنەوەی مادە نیە، سامانداریە بەمانە گشتێکی. باش مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئێمە ڕەنگە ویست و ئارەزوێکمان هەبێ بۆ بازرگانیکردن تا چەند گرنگە پلانمان هەبێ بۆ کاری بازرگانیکردن. ئێمە لە پەروەردەی بازرگانیە دەتوانین فێری پلانی دروست ببین بۆ ئەوەی کە لە داهاتووە دەستکەوتێکمان هەبێ و بتوانین بە پلەبەندی بگەین بۆ شتێکە ئەمانەوێ. بەدڵنیاییەوە خوای پەروەردگار مرۆڤی بەبێ پلان و بەبێ بەرنامە نەناردۆتە سەر زەوی. ئەگەر پەروەردگار ئەمە ئەرکی خست بێتە سەر مرۆڤ بەبێ پلان نەینێرێ، ئەی باشە مرۆڤ بێ چۆن ئەرکی ڕۆژانی بەبێ پلان ئەنجامدا و بە تایبەتیکردنیش بازرگانیکردن و پەروەردەی بازرگانیکردنیش ئەگەر پلانی لەگەڵانە بێ ئەو بازاڕە دروستە بە کەسە دروست بووە. بۆ لەبەروی تاکێک پلانی نییە بۆ ئەرکی ڕۆژانەی، خێزانێک پلانی نەبێ بۆ ئەرکی ڕۆژانی خۆیان و دامەزراوەیەک پلانی نەبێ بۆ ئەرکی ڕۆژانی خۆی و حکوومەتێک واتە دوای جیهان. یعنی بۆ زانیاریتان ئەوەی کە باسی پلانەکە بۆ نمونە بچن لە ڕۆژاوا تەماشا بکەن پلانی 40 ساڵە و 50 ساڵیان هەیە. ئەی من و تۆی مرۆڤ لەم کۆمەلگایە بەڕاستی تاکو ئێستا هەستمان نەکردووە گۆڕانکاری هەبێ لە بینی ئەم ساڵ و پارەکەمانە یاخود ئەم ساڵمان بۆ ساڵی داهاتوو بابی گەڕێنەوە بۆ لای تاکێک کە پلانی هەبێ و بیەوێ بازرگانی بکە لە کەمەوە دەست پێ بکە. زۆر چیرۆکان کە باز لە دەستپێکردنەکەن بە بەڕێکی زۆر کەم. باشە ئەی پرسیارەکە لێرەیە من بە چەند ساڵ بتوانم داهاتێکی باشم هەبێ؟ ئەم پرسیارە لێرەیە. ئەگەر ئەرکەکانی خۆت جێبەجێ بکەی لە ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵە تۆ ئەتوانی داهاتێکی باشت هەبێ و پێویستت بە هیچ سەرچاوەیەکی تر نەبێت لە ڕێگەی مامەڵەکردنەکەی خۆتەوە نەبێت 2 ساڵ بۆ 3 ساڵ. ئەی ئەگەر کاتەکانت چڕتر بکەیتەوە و مامەڵەکردنەکەت تەندروستتر بکەی توانی بەکەم تریش. مامۆستاییوە ئێمە لە کۆتایە کۆمەڵگایەکی موسڵمانین وایانی پیرۆزی ئیسلامیش ڕێنماییمانەکە بۆ هەموو شتێک تەنانەت سەرخەوشکاندنێکی ڕۆژ کاتەکەی بۆ دیاری کردوین ماوەکەی بۆ دیاری کردوین تەنانەت ڕێنمایشی کردوین لەسەر لای ڕاستیش بخەوین. ئەی ئەکرێ بۆ بابەتی بازرگانی مەسە ئێمە ڕێنماییمان نەبێ، ئێمە تەکنیکمان نەبێ، ئێمە کۆمەڵێک پێوەر و کۆمەڵێک سنووریشمان نەبێ. لە کۆتایی ئەمە لەبێت لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ منە بازرگانی بکەم. من ناتوانم بازرگانی بۆ خواردنەوە کحولیەکان بکەم و مادە مخەدەرەکان بکەم یان کۆمەڵێک جۆر لە بازرگانی.
ئیسلام و پەروەردەی بازرگانی چۆن تێکەڵکەینەوە یان چۆن لی تێبکەین. ئەگەر بین باسی ئەم بابەتە بکەین دەیان ئاەتی قورئانی پیرۆز ئاماژەی من بابەتە کردووە. ئەسڵ لە مامەڵەکردنەکە چییە؟ ئەو مامەڵەی کە تۆ ئیکەی چ جۆرێکە؟ ئەو کەلوپەلەی کە تۆ مامەڵی پێوەکەی چییە؟ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دەیان فەرموودەی ئازیزە باسی کردنی و ڕێنیشاندای. یعنی بەجددی ئەگەر من بمێ بازرگانی بکەم بەس سنوورەکانی شەرع بپارێزە، حدودەکانی شەرع بپارێزە و ئەسڵیش لە مامەڵەکردن ڕێگە پێدانە. ئەسڵ لە مامەڵەکردن ڕێگە پێدانە. ئیلا ئەو قەدەغە کراوانە نەبێ کە دێتە پێشت و ئەم قەدەغە کراوانش بۆ زانیاریتان بخەرە سەر هەر ئیشێکی تر حرامە. نەک بازرگانیکردن ئەگەر دەوامێکی فەرمیش بێ، ئەگەر باوکێک بێ لەگەم مناڵەکەیە، پەروەردەی باوک بێ لەگەم مناڵەکەیە، ئەگەر ئەو قەدەغە کراوانەی تێ بکەوێ هەر حرامە. کەواتە سنوورەکانی پەروەردگار بپارێزە لە ڕێگەی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمانەشینینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بازرگانیەکی دروستەکەی ئەتوانی سەرکەوتووترین کەس بی، وەکو چۆن لە زمانی هاوڵانە سەرکەوتووترینیان ئەوانە بووە کە پەنجەمۆری گەوریان هەبووە. کاتە مامۆستا بەڕاستیانی بەبێ مبالغە منە قسەم لە زۆر خەڵک بیستواڵێ ئەگەر بتوێ بە شەرعی پێیکەی ئەوە قەت ناتوانانی ببی بێ هیچ ئەو کەسەشی کە بۆ بەشت ئەوە بە ڕێگەیەکی نادروست بە پێچوانی دینی ئیسلامەوە کاریکرۆ بۆیە توانیوێتی سامانێ بۆ خۆی کۆ بکاتەوە. ئەگەر ئەم پەیامە من گوێبیستی بەم ڕێکەڵم پێچوانەکە ڕاستە. مامۆستا بەڕاستی من چەندین دۆستم هەیە کە سەرمایەدارن و ڕقەمی زۆر گەوریان هەیە لە زەکاتدانە. بۆ لەبەروی بە ڕێگای حەڵاڵ کویان کردوێتەوە. کاتێکە بە ڕێگای حەڵاڵ کویەکەیتەوە ئەو کاتە ئەزانێ لەزەت لە پارە پەیداکردن چییە، لە سامانداری چییە. و بەڕاستیش لەبەروی ڕێگاکانی پەیداکردنی سەرمایەی حرام و قەدەغەکرا و زۆرە بۆیە خەڵک گومانی وایە هەمووی وابێ. بەدڵنیایەوە ڕێک پێچەوانەکەشی ڕاستە. دەیان ئینسانی مسلمانمان هەیە کە خۆی وەقف کردو بۆ ئیشکردن بۆ خزمەتکردن بۆی مسلمانان سەرکەوێ. هەر کاتێککە تۆ ئامانجد ئەمە بوو لە ئیشکردنە بەجددی بەرەکەتی تێکرد مامۆستا. یعنی ئەوەی کە ئەڵێ من ناتوانم دینارێ بکەم بە 2 دینار یاخود 1000 دینار بکەم بە 5000 بۆ لەبەروی ئەسڵ لە نیەتەکەی ئامانجی پەیداکردنی پاروی حەڵاڵە. بەدڵنیایە ئەگەر پاروی حەڵاڵ بێ سەر زەوی شوێنی پەیداکردنی پاروی حەڵاڵ و ڕزقی حەڵاڵ. زەوی بۆ دروست نەکراوە حرامی تا بڵاو کرێتەوە، حرامی تا مامەڵە بکرێت. ئەو مرۆڤەکانن خۆیان ئامانجەنێن و هەنگاوانێن بۆ ئەوەی کە حەڵاڵیان دەستکەوێ یاخود حرامەوە. باشە لەگەڵ قسانی کە باسمان کرد حەزەکەم کۆمەڵێک لێ هاتوویمان پێ بڵێ کە گرنگ بێ ئێمە خۆمان لەسەر فێر بکەین بۆ ئەوەی کە باشتر بین لە کاری بازرگانی و پەروەردەی بازرگانی. من 6 ئامۆژگاریم هەیە یاخود 6 ئەزمموی ژیانی خۆم توانی مەسوودی لێ ببین. یەکەم شت ئاگادار بە تۆ مامەڵە ئەەکەی، بازرگانی ئەەکەی. ئەم بازرگانیکردنە بەچی دەست پێ ئەەکەی، هەوڵدا بە داهاتێکی کەم دەست پێ بکەی و بەردەوامبی لەسەری. دوور بکەوەرەوە لە قەرزکردن بە هیچ شێوازێ. مرۆڤ قەرز نەکا بۆی قەرزێکی تر بداتەوە. مرۆڤ هەوڵ نەدا ئیشێک بکە سەرچاوەکەی دیار نەبێ، ئامانجەکەی دیار نەبێ و لە کۆتایە بگاتە قۆناغێک نەتوانێت سەرکەوتوو بێ و قەرزەکەی لەسەر بمێنێتەوە. خاڵێکی تر گرینگە تۆ سەرچاوەی داهاتووی داهاتت دیاری بکەیت، مسۆگەری بکەیت. ئەم بابەتانە گرینگە بۆ من و تۆ تاوکو مامەڵێکی دروستکەین و لەگەڵیشە توانەکانت زیاد بکە بۆی بتانی مامەڵە بکەیت. و لەگەڵیشە خاڵی پێنجەم کە گرینگە من و تۆ مامەڵەیەکی دروست بکەین هەنگاوی بنی بۆەوەی بتانی گرفتەکانی ڕێگات چارەسەر بکەیت. ئەو گرفتانی دێتە پێشتووە بەڕاستیە بێتەوە چارەسەر. کاتاسای ئەگەر لەم پەرەیش بێتە بەردەممان زۆر جار لە ڕەنگە زەرێکی زۆر بکەین ئیتر ها دەست لە بابەتەکە بشۆین یاخۆت مەرج نییە تۆ بە یەک هەنگاو کە زیانت بەرکەوت یاخۆت قازانژن نەکرد تەواوی تر تۆ ڕێگاکەت کۆتایی پێاتۆ نەخێرە بێ بەردەوام بی. لەبەروی مرۆڤ بۆ ناڕەحەتی دروست بۆ لەسەر زەویە. خاڵی کۆتاییشم متمانە بە خۆبوون. هەر مرۆڤێکیش متمانی بە خۆی هەبوو توانی ئەم متمانەی لای خۆی دروستکە بەدڵنیایەگاتە خۆنە. باشە ماوەستایەوە ینی بەڕاستی گەرێمە پەروەردەیەکی جوانی بازرگانیمان هەبێ. یعنی ئەگەر بێویژدانیانە نەبێت توانم بڵێم تۆزە لە بازاڕی کوردستان کەمەوە بەڵگەشم بووم قسەیە تۆ بچۆرە بازار
یعنی هەر شتێک ئەکڕی کوالێتی هیچ باش نییە کە ئەکرا لەمە زۆر باشتر بێ بە وڵاتی ئێمە دەیان جار بیستومانە لە کەسانی ئەوانەی کە بە دوواداچوونیان کردووە لە بە دوواداچوونە ڕۆژنامانیەکان کەسانی بۆ نمونە وڵاتی چین ئەڵێ بازرگانە کوردەکانیان ئەڵێن بۆ نمونە گڵۆپێکم بۆ دروست کە تەنها بەشی 20 ساعت 30 ساعت ئیشکردن بکات تەنانەت ئەو بابەتەی قەڵەمدایرمان هەبوو وەختی خۆی مناڵان بەشی 4 جار بکاتتر بۆی خراپێ دیسان بیکڕیتەوە ئەمە گرفتە گەورەکە نییە کە نیمانە پەروەردەی بازرگانیەکەمانە بەتەکید ئەگەر من پەروەردەیەکی بازرگانی دروستم نەبوو ئەم منداڵم فێر نەکرد لە سەرەتاوە چۆن مامەڵە بکە لەگە کڕین و فرۆشتنا مامەڵە بکە لەگەڵ پێویستیەکانی خۆیان بەدڵنیە تووشێن بازار ڕابێت و لە کۆتاییشە ئەگەر من پەروەردەیەکی دروستم کرد ئەو کاتە ناگەڕێ کامیان هەرزانە ئەوە بکڕێ ئەگەڕێ کامیان باشە و سوودی لێبینی ئەویان بکڕێ بۆ لەبەروی بازار ئەخذ و عەتایە کڕین و فرۆشتنە تۆ داوای چی بکەی ئەوت بۆ ئەهێنێ و لە بەرامبەریشا بەداخەوە بێویژدانی بازاڕوای کردووە کە زۆرترین کەس بیر لۆ نەکاتەوە کە چی باشە بۆی گرینگە پەروەردەکەمان ئێمە وابێ بگەڕێن بە دۆشتێکی باشە کوالیتێکی باشە بۆ ئەوەی سوودی لێ ببینم بۆ زانیاریتان تاکی سینی هەموو جارێ مەقولەیەکیان هەیە من دووبارەیەکەمەوە ئەڵێم ئەوان بیر ناکەنەوە کە فەقیرانە بکڕن ئەگەر فەقیریش بێ دەوڵەمانانە ئەکڕێ بۆ لەبەرەوەی یەک جار پارێکی باشی پێدا تەمەنێکی درێژ و سوودێکی باشی لێ بینێ باشە مامۆستا ئێمەوە گەشتینە کۆتایی بەرنامەکە و ئەم تەوەرەی ئەمڕۆمان حەزەکەم کۆمەڵێک ڕێنمایی بێ یاخود ئەگەر شتێک ئێمە باسمان نەکرد بێ لە کۆتایی ئەم تەوەرەیە سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە وەڵای من پێم خۆشە ئەزمموی کارکردنی خۆم بکەم بە خەڵات بۆ بینەران و بۆ ئەم بەرنامە جوانەتان و ئەزمموی ژیانی گەنجێک لەم وڵاتەیە کە هەمومان ناڕەحەتین لەسەری من جگەلەوەی کاری بازرگانی یەکەم پیشەم پارێزەرە 8 ساڵ کاری پارێزەریم هەیە و ئێسش بەردەوام لە پیشەکەی خۆم و لە بەرامبەریشە 4 ساڵە من خاوەن پیشی خۆم بەبێ سەرمایە دەستم پێ کردووە کڕین و فرۆشتن لە شوێنێک پێویستیەک هەیە لە شوێنێکیش دەرخستن هەیە یاخود پێشکەشکردن هەیە ئەم دوانە بە یەکە گەێنم لە بەرامبەرا من قازانجەکەم بە مەرجێک ئەو شوێنی کە من مامەڵەی لەگەڵاکەم بەرهەمی هەیە ئەو بەرهەمە سوودی بە کەسی کڕیار ئەگەێنێ ئەم کڕیارێژ کاتێ من بە یەکی ئەگەێنم ئەسڵی مامەڵەکردنیش ئەمەیە ئەم دوو بە یەگەیاندنە هۆکاری بازرگانی کردنە و من قازانجم کردووە لێ و دڵنیام هەر کەسێکیش ئامانجی ئەوە بێ بازرگانی بکە بە $0 شۆتوانێت دەست پێ بکە بە $0 تەنها توانەکانی و بیرکردنەوەکانی ڕێکخاتەوە ئەتوانێت ئاسان زۆر سپاس بۆ مامۆستا هیوا عەبدولباقی ڕاهێنەری پەروەردەی بازرگانی سپاس بۆ کاتێک بەخشید